لە گوێزەبانات بینم لە وەلیمات بینم لە نوێژی جومعات بینم لە کێوی عەرەفات بینم کاکەجان لە ڕۆژی جەژنت بینم هەتا کەی تۆ دوورەبی هەتا کەی تۆ فکری خۆت زاڵەکەی هەتا کەی خۆت ئەدۆڕیتوە توێ خەڵکیش تەفرەقە و ماڵکاوی تیاابێ بۆیە من ئەم ڕخنانە ڕوبەڕووی خۆم ئەەکەمەوە پێویستمان بەوەیە ئەم دانیشتانە وامان لێ بکە بچینە خزمەتی سیرە و مێژووی ئیسلام وە سەیری ئەو بیر و باوەڕ بچووکەی خۆمان بکەین کە ئەمانەوێ خەڵکی وەک ئێمە ڕێبکە خەڵکی وەک ئێمە بیرکاتەوە نا ئەم ئیسلامە پێویستی بە هەموو کەسێکە و ئەڵڵا دینەکەی خۆشی سەرەخا بخوا یان بە عیزی عەزیزێک وەک عومەری کوڕی خەتاب یان بە زەلیلی کەسێکی بێکەس و بێکار وەک عەماری کوڕی یاسر ئیسلام هەر سەر ئەکەوێت تۆی لەگەڵ بی هەر سەر ئەکەوێ تۆشی لەگەڵ نەبی هەر سەر ئەکەوێ ئەڵڵا پێویستی بە من نیە لە مەسەداش و قسە بۆ ئێوە بکەم من ئەمە ئەیکەم گومانم وایە فرمودەیەکی صحیحەیە کە لە بوخاری موسلیمی شاهاتووە ئینەما هی ئەعمالکم ئوحصیها لەکم دانیشتی من لە لای ئێوە گومانم وایە ئینشاء الله لە ڕۆژی قیامەتە فەروەردگارە فەرموێ ئەمە کردەوەکەی خۆتە بۆتم داناوە ثم ئوەفیکم ئیاها بەوەفایشم هیچ کەسێکیش نییە ئەوەنەی ئەڵڵا بەوەفا بێ بەرامبەرمان داواکەم لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە ئەم دانیشتنەمان بەخێر بجێڕێ یەکێ بێ لەو مەجلیسانە کە مەلائیکە قسەمان بجێڕێتەوە بۆ خوای پەروەردگار و پەروەردگار فەخرمان پێوە کات کۆمەڵی مسلمانی کورد لە خزمەت ئەم پیاوە دانیشتین بەخوا نە مەسئولە بەخوا نە ڕئیس عەشەر خزمەکان خۆیەتی بەخوا نە تاجرە ئینشاءڵڵا هاسێکن چۆن هاتوونەتە خزمەت کاک محەممەد تخوا لە هەموو شتێکە ئاوا لە بچووکەوە خزمەتی بکەن تا گەورەکانی خۆمان کە مسلمانە و برامانە بۆ ئەوەی خۆشەویستی و برایەتی و مەحەبەت دروست بێ و ئەمەشە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه چۆن وەڵامی ئەم برایەماندایەوە ئاوا وەڵامی شتە خێرەکانی ئیسلام دێن و بەڵکو خوای گەورە سەرمانخا